نێو بنکەی ڕووناکبیری گەلاوێژەوە گفتوگۆکەم لەسەر دوایین ئامادەکاریەکان بۆ بەڕێوەچوونی فستیڤاڵی یوبیلی زیوینی گەلاوێژ کە بۆم ساڵ 25مین خولی بەڕێواچێت. گفتوگۆکەم لەسەر تەواوی ئامادەکاریەکان بە میوانداری زۆر بەڕێز تەڵات تایر کە بەڕێزیان نووسەر و ڕووناکبیرن، وەروە جێگری بەڕێوەبەری بنکەی ڕووناکبیری گەلاوێژن. کاک دەڵا سڵاو لێ بێم کاتێک باش بێت. زۆر سوپاس بۆ تۆ. ئامادەکاریەکان گەیشتونەتەکە؟ ئامادەکاریەکان لە هەموو بوارە جیاجیەکان لە دوا وێزگەیان بەرنامەکان با بڵێن کارە میدیاییەکان، ئوتێلەکان، لیستی میوانەکان، پێشانگای شێوەکاری، ئەو دەستگای چاپ و خانەی بڵاوکردنەوەی بەشدارن لە پێشانگای کتێب. ئیترەمە کاتمان لە بەردەم نەماوە، خۆشبەختانە هەموو شتەکان کەوتوتە سەر سکەی خۆیەوەوانە و فستیڤالێکی وا گەورە ئەم ساڵ بڵێن دەستی هاریکاری بۆ کۆمەڵی کەسانی دەستڕەنگینیش ئەگەر هەڵە بم کردوێتەوە بۆ ئەوەی کە بتوانن کارەکانی خۆیان نمایشکەن. ئەمە تا چەند جێ گرنگیە بۆ ئێوە لەنێو فستیڤالێکی وا گەورەیە ئەمەش نمایش بکرێت کاک دەڵات؟ بەڵێ جان، خۆی فستیڤاڵی گەلاوێژ یان با بڵێن ئەوەی باوە، ئەوەی زانراوە لەسەری بەڕاستی فستیڤاڵێکە لە سەروی ناوچەگرێتی، لە سەروی شارچێتی، لە سەروی ئایدۆلۆژیا. من زۆر جاران برادر هەبووە مەسەلەن بیرۆڕایی یان دنیابینی سیاسی و ئینتیمای سیاسی لەگەڵ فستیڤاڵ لە گونجایە کەچی هاتۆ یەکەم بووە، یعنی دوای یەکەم بوونی هاتۆ بە منی گوت وڵای ئافرین بۆ ئێوە کە هیچ ئەتیبارێک بۆ ئینتیمای سیاسی و هیندانانێن. کاری دەستڕەنجینی یان مەسەلەن کاری جێندەری یان بەشداری پێکردنی مەسەلەن خانمانی دەستڕەنجین لەم شوێنانەیە بۆ ئێمەمانەی شانازیە. فستیڤاڵی گەلاوێژ ئەوانەی بڕێوی دەبن بەڕاستی ساحێب ماڵ نین. هەموو قەڵەمێک کە خۆی پێ ئازاد بێ، کە خاوەن بەهرە بێ، بە دوای سەکۆیە کابگەڕێت، سەکۆیەکی ئازاد، سەکۆیەکی بێ لایەنگر. ئەمە فستیڤاڵی گەلاوێژ ماڵی ئەوە. ئێمە وەکو خۆمان تەنها وەکو خزمەتکاری ئەو کەسانە دەزانین کە دەیانەوێ شتێک پێشکەدارێک لەسەر بەردێک دانێن بۆ ئەدەبیات و فەرهەنگ و کولتوری کوردی. ماندوو نەبن. میوانەکانی ئەمساڵ تەنها لە کوردستانی گەورەوەن یاخۆت میوانی بیانیش بانگێش کراوە وەکو ساڵانی ڕابردوو، و پێشم خۆشە بزانم چ کاریگەریکانە بێت لەسەر فستیڤاڵەکە و هەم لەسەر ئاڵوگۆڕی کللتوری و هەروەها ئەو بە بڵێن جیاوازی بیر و ڕاو جیاوازی ئەدەبیەش کە لە نێوان ئاڵوگۆڕەکە لە نێوان ئەدەبیاتی کوردی و وڵاتانی ترە. بەڵێ ڕاستە. میوانەکان وێڕای هەر چوار پارچەی کوردستان کە مەماڵی خۆیانە، هیچ منەتێشیکیانە. میوانەکانمان لە شارەکانی کوردستان، لە دهۆک، لە زاخۆ، لە گەرمیان، لە هەولێر، کەرکووک، هەموو شارەکانی کوردستان بێ جیاوازی، لە سنە، لە مەریوان، لە سەقس، لە ڕۆژئاوای کوردستان. تەنانەت ئێمە خانممان هەیە لە پانێڵی گۆرانیەکان لە ڕۆژئاوە دێ، خانممان هەیە لە ڕۆژهەڵاتەوە دێ. بەشداربووەکان 15 بەشداربووی شعیر و چیرۆک و لێکۆڵینەوە لە کوردستانی ڕۆژهەڵات دێن. ئەوێ ڕای ئەو میوانە نەکەوانە ساحێب ماڵن و پێمان خۆشی نایشان لێ بنێن میوان. ئێمە میوانی عەرەبمان هەیە لە هەر 8 پارێزگاکەی عێراق، و هەموو سەرۆکی یەکێتی نووسەران و ڕۆژنامە نووسان و ئەوانەی بەرچاون لە شارەکانی عێراق هەمویان داوەتن. وێ ڕای وڵاتانی وەکو سعودیا میوانمان هەیە، لە جەزائیر میوانمان هەیە، لە مەغریب میوانمان هەیە، لە ئوردن میوانمان هەیە، لە لبنان. ئەمانە هەموو پانێڵیان هەیە و بەشداریان هەیە. میوانی بیانیمان هەیە، 2 خاتونمان داوات کردووە، لە یەکیشان لە ئەمریکا، یەکیشان لە ئەرژەنتینە، کەمانەش پانێڵیان دەبێت لەسەر سیاسەتی کولتوری و دنیا بینی ئەوان بۆ فەرهەنگ و بۆ کولتور. گرنگی ئەم بەیەکەوە بوونە هەم لە ناوخۆ هەم بۆ دەرەوە لای ئێمەمانای گەورەی هەیە. بڕوات بێمە زۆر جاران لە باڵین دانیشتەکانی فستیڤاڵ تەنانەت دانیشتە تایبەتیەکانیش لە ڕسێپشن و لە ژوورەکان و لە هەیوانەکان دەیبینم کە دەیبینم بادینیەک هەوڵدەدا لە کەلاریەک بگەێنەیە کە دنیابینی شەریە ئەو چۆنە، یان کەلاریەک دەبینم دەیەوێت لە بادینێک بگەێنێت، چۆمانێک لە هەڵەبجەیەک بگەێنێ. ئەم بەریەککەوتنە شێوەزاریان بەریەککەوتنە لە شوێن بۆ ئێمە تامی ئیزگار زۆری هەیە، ینی سوودی هەیە. ئێمە ئەم حازیزانەی شێوەزار نێڵین. من شاعرێکی هەورامیم دیوە
مەسەلەن لەگەڵ یەکێکی چۆمانە بیر و ڕیان گۆڕیوەتەوە لەسەر شێوەزاری خۆیان ئەمە لە ڕووی ناوخۆوە لە ڕووی دەرەکیش بێگومان ئاروگۆڵی کللتوری خۆی گرنگی خۆی ینی ئێمە عەرەبمان ناسیوە ڕئی لەسەر قەزەی کوردی زۆر خراپ بووە لە سەحافە لە ئەدەبیاتە لە مقابلەکانیە کە هاتۆتە ئێرە بینیوێتی و گەڕاوە و لێرەش کولتور هەیە و لێرەش فەرهەنگ هەیە و لێرەش میوانداری هەیە و لێرەش میلەتێک هەیە دەیەوێ دنیابینی جەمالی خۆی ستاتیکی خۆی دەربڕێ و ئەوانە ئێستا دەیبینین ئەمە ڕنجداوەتەوە لە نووسینەکانی لە راپۆرتەکانی لە چاوپێکەوتنەکانی وەک هەمیشە سەرکەوتوو بن زۆر خۆشحاڵ بووم کە بەشێک لە زانیاریەکانی نێو فیستیڤالت بەمەوە ببینەران بەخشی سوپاس زۆر سپاس بۆتە. فستیڤالەکان ساڵ زۆر جیاوازە بەمانای کەلیمە جیاوازە بەهۆی فراوانبوونی چالاکیەکانی فستیڤالەکەوە یەک دوو بە بۆنەی ئەوەی کە 25مین ساڵ یادی فستیڤالی نێودەوڵەتی گەلاوێژەکەەوە خۆتان نزانن 5 ساڵە نێودەوڵەتیە هەموو ئەمانە وای کردووە کە پێویستمان بە مەساحەی زیاتر هەبێت خۆشبەختانە شاری سلێمانی کە دوو ناوبانکی هەم لۆکەڵی و هەم جیهانی هەیە بۆ مەسەلەی کولتور و ئەوانە زۆر زۆر بە باوەشی کراوەوە ئەو دایرە و دام و دەستگایانەی کە لێرە لە بواری کولتور و ڕۆشنبیریە کار دەکەن زۆر زۆر بە سنگێکی فراوانەوە هەر لە وەزارەتی ڕۆشنبیری و بەڕێوەبرایەتیەکە گشتیەکانی هونەر و ڕۆشنبیری و هەموو بەشەکانیانەوە بە هۆڵەکانیان بە شوێنەکانیان هەمووی خزوەتە خزمەتی گەلاوێژ بە خۆشحاڵیەوە بە هەمان نەفەس هەنێک لە ڕێکخراوەکانیش کە بۆ نمونە لەوانە کارگەی کولتوری کە لەلایەن ڕێکخراوی ئۆسیئێستیەوە بەڕێوەچێ هەروەها کتێبخانەی گشتی سلێمانی هەروەها گەلەری دڵخواز شوێنەکانمان جیاوازە بە حکمی ئەم زۆرترە بە حکمی ئەوەی کە فستیڤالەکە خۆی فراوانترە ئەوەی جێی سەرنج بێت کە ڕۆژی یەکەم ئێمە لە کارگەی جگەرەوە دەست پێەکەین ساعت 11 و ئێستا ئامادەکاری ئەەکەن لە هۆڵەکانی ئەوەیە وەکو لە راپۆرتەکانی بەڕێزیشتانە دەرەکەوێت کە ئامادەکاریەکان بەردەوامە بۆ گەورەترین پێشانگای شێوەکاری لە ناوچەکەیە بە هەمان شێوە بۆ کتێبەکانیش سەرچاوی زۆر زۆر تایبەت بە چەندین زمانی عەرەبی و کوردی و فارسی و هەروەها زمانی تریشتیایە لەوانە تورکی کە لە ناو پێشانگای کتێبەکەی ئابێت. لە نێو یەکێک لە هۆڵەکانی کارگەی کللتورم کە لە ئێستاە ئامادەسازی تیاکرێت بۆ فستیڤالی یوبیلی زیوینی گەلاوێژ کە تایە کاری کۆمەڵێک لە شێوەکارانی دیاری کوردستان بگومان مایشەکرێت کامەران قەرداخیم لەگەڵە بێت بۆ قسەکردن لەسەر ئامادەکاریەکان کە کامەران سڵاو لێ بێم کاتت باش بێ. سڵاو لێەوە زۆر سپاس بۆ هاتنتان دیارە پێش ئەوەی داخلی بابەتەکە ببین ئێمە سلێمانی وەکو ئەوەی کەوا ئەم کۆمەڵە هونەرمەندە باشی تایە و کار و چالاکیەکان بەردەوامن بەڵام بەداخەوە زۆر بێ بەشین لە گەلەری باش ئەم هۆڵی کابینی پێشتر کاری تریتیان نمایش کراوە بەڵام ئێمە توانیمان گۆڕانکاریکی وایتیا بکەین کە بتوانین ئامادەسازی تا بکەین بۆ پێشانگایەکی ئێجگار ئاستێکیوە کە لەسەر ئاستی عێراقا وەکو هونەرمەندە عەرەبەکانیش دەڵێن پێشانگایەک بەم قەبارەیە بەم چۆنێتیە بەم کوالیتیە بەم ئاستە بەرزە لە ڕووی پیاوانی تابلۆکانیشەوە تا ئێستا لە ئاستی عێراقا خۆشبەختانە بەر سلێمانی کرد لەگەڵەوەی کە فێنکە و زۆر جوانیش دیزاینتان کردووە و ڕەنگەکان و تابلۆکانیشتان زۆر بە تایبەت داناوە کە کەمەران پێم بڵێ ئامادەکاریەکان گەیشتونەتەکەوێت لە بەروی چەند ڕۆژێکی کەم ماوە بۆ فستیڤالی گەلاوێژ. بەڵێ ئێمە زیاتر لە 3 مانگە لەگەڵ ئەو 5 برادەرە خۆشەویستی خۆمان کاک محەممەدتا کاک ساڵح کاک سامان کاک فاروق وەک دەستەیەک کارمان لەسەرەوە کە چۆن ئامادەسازیکەین بۆ پێشانگای یوبیلی زیوینی گەلاوێژ دیارە گەلاوێژ لە
پێشانگاکان لە فیستیڤالەکانی تیشە شێوەکاری وجودی خۆی هەبووە ینی بە ئامادەکاری بەڵام ئەم ساڵ قوتێکی تر قەبارەیەکی تدرا بەم کارە دیارە ئەمە من جێ خۆیەتی لەلا سوپاسی سەرپەرشتیاری گشتی فێستیڤال کاک مەلا بەختیار و بە ڕێزانی بنکەی ڕووناکبری گەلاوێش و هەموو هونەرمەندانی کە بە شێوەیەکی زۆر دڵسۆزانە بەتەنگ کارەکانمانەوەتون دیارە ئێمە سەرەتا لە ڕێگەی فۆرمێکەوە ئامادەکاریمان کرد و ئەو هونەرمەندانەمان هەڵبژارد کەوا بەشداری بکەن لەم پێشانگایە لێرە جێ خۆیەتی زۆر سوپاسی یەکە بەیەکی هونەرمەندانە بکەین کە بە تایبەت کاریان کرد بۆ پێشانگای فیستیڤاڵی یوبیلی گەلاوێش لێرەدا ئامادەکاریەکان زۆر باشەڕوە دیارە چەند ڕۆژێکمان ماوە بۆ کارە گەورەکە کە ئێمە ناومان ناوە بەرەو کارە گەورەکەی 25 لە یوبیلی فیستیڤاڵی گەلاوێشدا ئێستا لەگەڵ هاوڕێیانم چەند ڕۆژێکە ئامادەسازیەوەمان کردوکەوە تابلۆکان ئیخراجێکی جوانی بۆ بکرێ و دانانی پاتێشن و ستاند و نەحت و سیرامیک و هەموو کارەکان بەرەو کۆتایی ئەڕوە دڵنیامە بێ بە یەکێک لەو کارانی کە ئەبێ بڵێن پێشانگای شێوەکاری لە سلێمانی سەر توێژە ڕاستەقینەکەی بەست لە 25 هەر بمێن و سەرکەوتوو بن سپاس بۆ ئێوەش سپاس بۆ هاتنتان ڕاستیا بۆ گرنگیدان بە مەسەلەی شانۆ لە ناو فستیڤاڵی گەلاوێژە 2 ساڵ 3 ساڵە بێ کە ئەم باسا لەگەڵ بەرپرسانی تۆڕەکە و بەڕێوەبەرانی فستیڤاڵەکە باسی لەسەر کراوە ئەم ساڵ لە کۆتاییەکانی دانیشتەکانە بڕیاری لەسەردرا کە کارێکی شانۆیی بەشدار بێ بۆ ئەوەی دەرگا بە ڕووی شانۆیە بکەینەوە وەک هونەرێکە کەمترین یارمەتیە درێ لە کوردستانە ئەمە ئەگەر بەردەوام بێت ینی بۆ یاڵێ مەگەر لەبەر فستیڤاڵی گەلاوێشت فستیڤالەکە لە دەرەوەی دەوڵەتە کرێت چارە نووسەدارایەکەی دیار نییە نازانین ئایا بەردەوامە بێیان نا بەڵام بەرنامەکە وایە کە ساڵانەی مە بتوانین دەقی شانۆیی وەکو بەشێک لە ئەدەبیات وەربگرین و بتوانین دەواازەیە بکەینەوە لەم دەواازەیەوە 3 کاری شانۆیی بەرهەم هێنین و بچنە پێشبڕشێەوە لەسەر مەسەلەی ماڵی خۆشەویستیست کە ئەم ساڵ بەشدارە من وەکو نووسەر و داستان بەرزان وەکو نووسەر وەکو دەرهێنەری کارەکەش بەشداریەکە لەم فستیڤاڵەیە ئەمانەوێت تایبەتمەندی خۆی هەبێ و دەقانێکێنە ناو فستیڤاڵی گەلاوێژەوە گرنگی بن بە کللتوری ئینسانی کورد دەقی کوردی بەرهەم بهێنین و بتوانین بەرهەمێک بەرهەم بهێنین کە بۆ نوتامێکی خۆماڵیانەی هەبێ باسی کێشە و گرفتی مرۆڤی کورد بکە حتا بە تایبەتی باسی مرۆڤێ بکە کە لە سلێمانیەژی کە لە هەولێرەژی کە لە دهۆکەژی یا لە چوارپارچەی کوردستان لە هەر شوێنێکەشی لەبەرەوەی من پێم وایە ڕێگەی بەجیانی بوون یا ڕێگەی ناساندنی ئینسانی کورد بە دەرەوەی خۆی یەکەم جار ناساندنیەتی بەخۆی ئەبێ ئینسانی کورد خۆی بناسێ ڕێز لە خۆی بگرێ هێز و توانەکانی خۆی پیشانی دەرەوە بە ئەمەش کۆی بیرۆکەی نمایشەکەیە.